بنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بینەرانی ئەزیز لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستی چارەخانە گەڕاینەوەلاتان ئەو پۆدکاستەی کە تیایدا زانستی پزیشکی لەگەڵ ئەزمموی پزیشکیدا یەکدەگرنەوە. لە جەستەماندا پارچە گۆشتێک هەیە بە قەبارەی تەنها مشتەکۆڵەیەک، بەڵام بەرپرسیارە لە تەواوی ژیانمان. بە شەو و ڕۆژ لە بێ ئاگایی و لە بێداریدا لێ دەدات و خوێن دەبەخشێت. بەڵام چی ڕوو دەدات کاتێک ئەم پارچە گۆشتە ماندوو دەبێت؟ لەگەڵمان بن لە ئەڵلقەی نوێی پۆدکاستی چارەخانە لەگەڵ پزیشکێک گفتوگۆ دەکەین کە لە نێوان ترپەیەک و وەستانێکدا ژیان دەبەخشێتەوە. ئەمڕۆ میوانداری دکتۆر دیار دڵشادم کردووە، پسپۆڕی نەشتەرگەری دڵ و سینک لە پۆدکاستی چارەخانە لەگەڵما، ئێوەش لەگەڵمان بن. بەخێر بن کاک دکتۆر. بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاسان دەکەین لۆ ئەو دەرفەتە لۆ بەشی ڕاگەیاندری بە نەخۆشخانەی میهرەبانی کە چەند ساڵە ئەو هەموو خزمەتەی بەو نەخۆشانە دەکاتن. بەڕاستی جێی خۆشحاڵیە، ینی جێی دەستیان زۆر دیارە و زۆر سوپاسیان دەکەین لۆ ئەو بەرنامەیە. سپاس بۆ ئێوەش. کاک دکتۆر، دڵ تاکە ئەندامێکە کە مافی پشودانی نییە. ئایا هەڵبژاردننی پسپۆڕیەک کە مامەڵەی ڕاستە و خۆ بکات لەگەڵ بزوێنەری ژیانی مرۆڤ کارێکی ئەستەم و قورس نەبوو؟ وەڵڵی کارەکە زۆر ئەستەم نەبوو، لەبەرەوەی زۆر حەزم لێ بووە من. لەبەر حەزی خۆم ئێستاش مەسەلەن زۆر کەس لێم دەپرسی مەسەلەن ئەو دکتۆرە بەڕێزانی ئەو پزیشکە بەڕێزانی کە تازە مەسەلەن پێگەیشتوونە، دەڵێن دکتۆر ئەمە ئەو قسمە دین یان پرسیار دەکەن مەسەلەن بین ئەو قسمەی دەرێ وەڵی ئەو قسمە ئەگەر خۆشت دوێ زۆر باشە، ئەسکۆ زۆر قورسە، ئەگە خۆشت نەوی لێی بێزار دەبی، تووشی کە ئابەی دەبی زۆر خۆشت دوێ، دەبی مەسەلەن بەشەکەت زۆر خۆش بوێ. ئەگە زۆر خۆشت نەوێ زۆر زەحمەتت بکە، یعنی هەم لەلایەنی نەفسی زۆر ناخۆشە لەبەرەوەی ئەتوو ینی تووشی مووقفی زۆر ناخۆش دەبی، هەم لەلایەنی جەسەدی زۆر مادی دەبی، زۆر مادی دەکە، یعنی هەموو تااقەتەکەت دەبە، فەتەبی زۆر حەزت لێبی ئەو زە بتوانی بەردەوام دەبی لەو بەشەی. باشە کاک دکتۆر، کاتێک بە نەخۆشێک ئەڵەن پێویستە سینگت بکرێتەوە و نەشتەرگەری دڵت بۆ ئەنجام بدرێ، ترسێک لەم نەخۆشە ئەنیشێت، ئێوەی پزیشکی پسپۆڕ چۆن هەوڵ ئەدەن کە ئەم ترسە بۆ نەخۆشەکە بڕەوێننەوە و هادەئی بکەنەوە؟ ئەو مۆزوع ڕێگە زۆرە. مەسەن زۆر جار هەیە مڕافقی نەخۆشی بەخۆیان دەڵێن دکتۆر ئەمە ناتوان حەزمان لێ نییە قسەی لەگە نەخۆشەکەمان بکەی، قسەی لەگە مڕافقی نەخۆشەکان دەکەین، ئەو هاوڵانی کە لەگە نەخۆشینە. زۆر زاریشەیە نەخۆشەکە ڕافقانی نەخۆشی دەڵێ ئەتیادی تۆر قسەی لەگەڵ بکە. خۆی یعنی ئەوەکە ینی هیوا ئاواتەکە لەوەی بە دروست دەبی کە لایەنی علمیەکەی زۆر دڵخۆشکەرە بەڕاستی، چکە تو ئەو نەخۆشە مەسەلەن ئەگەر بێت و مەسەلەن عەمەلیات نەکە زۆربەی زۆری حالەتەکان، تاوان شەردی هەموو حالەتەک هەروابی، بە زۆربەی زۆری حالەتەکان ئەگەر نەخۆشەکە عەمەلیات بکە خەتەریاتی 105 بەس فقط، یعنی بە بەنجی عام و بە خەتەریاتی عەمەلیاتەکە هەمووی 105. ئەو نسبەیە دەگۆڕێ حەسەب عمر حەسەب حالەتی نەخۆشەکەی. بەس ئەگەر بێت و عەمەلیات نەکا مەسەلەن نەشتەرگەریەکەی نەکا یان تاخیری کە یان هەنەیکە، خەتەریات لەسەر ژیانی لەسەر دڵی ڕاوەستانی دڵی لە ناکاوب یان جەڵتەی دووەم لێداتەوە، احتیمالە دڵی زۆر زەعیفکە، یان خەتەریات لەسەر ژیانی، یان مەسەن زۆر شتێ ناتوانانی بیکە دەترسێ دەڵێ نەخۆشی دڵیم هەیە، ئەوە 150 تا 170 ینی خەتەریاتەکەی زۆر ئەگەنەیکە، ئەوە خۆی دڵخۆشکەرەکە نەخۆشەکە بیکە. ئیتر و کاتەکە بۆ نەخۆشەکەی باس دەکەن، بەڵێ ئەکەی هەموو شتان هەموو باز دەکەین، بە کامیلی هەمووی باز دەکەین. مەسەلەن نالێم زۆر جار نەخۆشەکە خۆی هەموو جارێ مەسەلەن ئەتوو دەبر و بەرعاتەن مەسلحەتی ئەو کەسیان زیاتر دەوی لە خۆی، کە کابرا نەخۆشە سترێسە مەسەلەن قەراردان زەحمەتە لۆوی، بەس دەوروبەرەکەی ئاسانترێکە ئەو قەراری بدەن، دەوروبەرەکە ئاسانترە ئەو قەراری بدەن. هەموو جارێ ژۆم گوتیەوە من تقریباً 16 ساڵە و ئیشەی دەکەم، من لە 2002ەوە خەریکی نەشتەرگەری دڵیمە و زۆر ئیشەکانیشم ڕاستە ئێستا پسپۆڕی من نەشتەرگەری سینگ و دڵ و مولەکانی خوێنە، بەس ئەمن ئێستا بە تایبەتیش و خیبرەم و ئەو وەختەی کە کوشتیتم ئەو 16 ساڵی هەمووی نەشتەرگەری دڵە، فقط نەشتەرگەری دڵ، یعنی تشتەکانی کەم زۆر کەم ئیش کردی، ئیشم نەکردی تقریباً بڵێ ئێستا شەر ئیش ناکەم، بەس دڵ نەشتەرگەری دڵیش دەکەم. یعنی قوڵ بوونەتەوە لە بوارەکەی خۆتان بەس نەشتەرگەری دڵ فقط، بەڵێ نەشتەرگەری دڵ و ئەو شتانەی کە تەتەوڕانە علاقەی بە نەشتەرگەری دڵ هەیە. کاک دکتۆر، ئەتوانین بە نەخۆش بڵێن نەشتەرگەری دڵ کۆتایی ژیانێکی ئاساییە، یعنی کاتێک کە ئەم نەشتەرگەریە ئەنجامەدا ئیتر ناتوانێت وەکو پێشووتر لە ژیانێکی ئاسایی خۆیان بژی؟ نا بەعکسەوە نەشتەرگەری دڵ سەرەتای ژیانێکی زۆر خۆشە، ینی مەسەلەن ئەتوو ئەو نەخۆشە
مثلا کە نەشتەرگەری لۆ دەکەی پێش نەشتەرگەریەکە ئەکید مثلا تەنگە نەفەسی هەبووە سینجی هێشایە نەیتانی زۆر شت بکە ئیزعاج بووە تەمان ئەتوو زۆربەی نەخۆشەکان دەگەن ئەو حەدەی کە ناتوان بژین ئەو جا ئەمەلیاتەکەی دەکەن کە ئەمەلیاتەکەش دەکەن تەمان زۆریان شەر نییە 100% هاوان یعنی نەک لە فەرعی نەشتەرگەری دڵ لەو قسمەی ما لە هەموو طب عام هەموو بواری پزیشکی شتەکە نسبیە هیچ شتێک 100% نییە دروست هەمووی نسبیە بە نسبە ئەتوعاتەن قسەی دەکەین و دڵین زۆربەی زۆری مەسەرەن ئیستفادەی باش دەکەن ئەوانە کە ئیستفادەی باش دەکەن تەمان پاش نەشتەرگەری هەز بە ژیانێکی خۆشتر دەکەن مەسەن ئەو شتانی کە پێشتر نەیانتانوی بیکەن ئێستا دەیکەن مەسەرەن ئەمن نەخۆشمێ ئەمەلیاتم لۆ کردی ئێستا ریاضی دەکە دەستی بە ریاضی دەستا ریاضی ئاسنی ئەو ڕۆژێ نەخۆشەکەم پێش 3 مانجی ئەمەلیاتم کرد ڤیدیۆ چیلۆ من ناردبوو دڵخۆشکەرەوە فیدباکێکی دڵخۆشکەرە مەسەن نەخۆشەکە لە قای ریاضێ ڕاست باکسەوە ژیانەکی نوێ خۆش و بە ئاساییتر دەتوانی بژی بەبێ ترس یانی ترسی لەسەر نییە بەلایەنی کەم ڕاست زۆر چاکە کاک دکتۆر جیاوازی چیە لە نێوان پزیشکی دڵ و پزیشکی نەشتەرگەری دڵ پزیشکی دڵ نەخۆش بۆ لای ئێوە ئەنێردرێت پزیشکی دڵ ینی ئەو دکتۆرانەی ئەوە اختصاسی کە مەسەرەن قەستەرەی دڵ دەکەن ئیکۆی دڵ دەکەن ئەوانە باتنی قسمی باتنی پێ دەڵێن ئەمە قسمی جراحە ئەوانە مەسەرەن شەبەکە و باڵۆن زیاتر لەگەڵ ئیکۆ لەگەڵ زۆر شتی کە هەیە مەسەن ئەوان دەکەن بەنسبەت ئەمان نەشتەرگەری دڵ ئیمە نەشتەرگەریە نەشتەرگەری دڵ ینی ئەو شتانەی کە عیلاقەی بە جراحی دڵ هەیە ئەو نەشتەرگەری دڵ مەسەرەن هەیە بەسینکردنەوە هەیە مەسەرەن بە کونی بچوو کە پێی دەڵێن ئێستا مەسەرەن مینیمەل ئینڤیزڤ یعنی مهم ئەتوو نەخۆشەکە بکەوتە بواری و نەشتەرگەری دڵ ئەوە زیاتر ینی ئایدیمێ ئەو شتانە زۆر باشە کاک دکتۆر باسی شەبەکە و باڵۆنتان کرد لە چ کاتێکا نەخۆشی تر سوود لە شەبەکە و باڵۆن نابینێ پێویستە هەنگاوێکی تری بۆ بنرێت کە ئەویش چاندنی خوێنبەرەکانە وەڵڵا زۆر حاڵەتێ مەسەن ئەو نەخۆشانەی کە مەسەرەن ستە نەخۆشمانەیە مەسەرەن زمانەی دڵی تەواو نیە سەمامی دڵی تەواو نیە و دەمارێکی گیرایە ئەوە نابی شەبەکەی لۆ دامدرێت چکە ئەتو ئەنشتەرگەریەکەی لۆ سەمامەکە هەدەبی بکری هەردووچی پێکەوە دەکەی یان ئەو نەخۆشانەی کە دڵیان زۆر زەعیفە ئەوانش ئەمەلیات زیاتر ئیستیفادە هەیە زیاتر یان ئەوانەی مەسەلەن دەری سکۆڵەی چەپیان زۆر تێک چووە ئەوەش تەسلیحی دەوێ ئەوەش هەر دەبی ئەنشتەرگەری بی مەسەن ئەوەش شەبەکە و باڵۆن ئیستیفادە ناکە یان ئەوانەی کە پێشتر شەبەکەیان دانایە شەبەکەیان گیرایتەوە یان ئەوانەی کە مەسەلەن خۆی گایدلاین هەیە مەسەلەن لەسەر دەڕۆین ئەمە وەکو بەشی نەشتەرگەری وەکو بەشی باتنی باشە مەسەن ئەوانەی کە زیاتر لە 2 دەمار 3 دەماریان گیرایە یان ئەوانەی کە لە 1 دەماری زیاتر لە 2 شەبەکەیان دەوێ ئەوەش مەسەلەن علمیەن گوناحە شەبەکەی لۆدانی علمیەن نابی شەبەکە هەیە دادەنێ زۆر کەسێ داینایە بەس علمیەن گوناحە وەکو گایدلاینی علمی نابیتنەوە یان مەسەلەن ئەتوو 4 دەماری گیرایە کابراتەتی هەر 4 دەماری بە شەبەکە ڕوو دەکاتەوە ئەوەش گوناحی غەدرەکی گەوری لە نەخۆشەکەی دەکرێەوە چکە نسبەی نەزاحەتی باش نییە ئەتوو مەسەلەن ئەمە هەر پرۆسیجەرش هەر نەخۆشەش دەکەین ینی مەسەلەن پرۆسیجەرەکە گەبێت و شەبەکە و باڵۆن بی یان نەشتەرگەری دڵبی هەردووچیان مقارنە دەکرێت چکە هەموو نەخۆشەک وەکو یەک نییە مقارنە دەکرێت بزانی ئایا کامە زیاتر ئیستیفادە دەکات لەو نەخۆشەی مەسەلەن ئایا نەشتەرگەریەکە زیاتر ئیستیفادە دەکات یان زیاتر مەسەلەن شەبەکە و باڵۆنەکە ئیستیفادە دەکات هەندا مەسەلەن حاڵەتەی مەسەلەن دەمارێک 2 دەماری گیرایە و شەبەکە و باڵۆن ئیستیفادە دەکەوە باقی شتەکانی دیکە مەسەلەن یان دەبی شەبەکە مەسەلەن لە جێیەکی فەرعیە مەسەلەن جێیەکەی خراپە سن دەمارەی دەکەی یەکەشکە قەپات دەکات ئەوەش مەسەلەن هەیە مەسەلەن ئێستا ماوات هەیە مەسەلەن دەتانی هەردووچی ئەوکە بەس ئەوش زۆر باش نییە بیکەی ئەو حاڵەتانە ئاتە نەشتەرگەری باشترە ئەوی باسم کردەوەی زۆر چاکە دکتۆر باسی زمانەی دڵتان کرد ئایا نەشتەرگەریکردن بۆ زمانەی دڵ چاکردنەوەی زمانەکە باشترە یا گۆڕینی زمانەکە حەسەب وەڵڵا مەسەلەن ئێستا زمانە هەیە مەسەلەن نەشتەرگەری زمانە مەسەلەن لە عمر مەسەلەن ئایا عمری گچکە هەیە عمری گەورەیە مەسەلەن نوعیەتی ئەو زمانەکەی مەسەلەن نوعیەتی ئەو نەخۆشی کە تووشی زمانەکەی بووە خۆی تێکچوونی زمانە مەسەلەن نەخۆشی هەیە بەچەند نەخۆشیێک توش دەبی بە یەکشت نییە بڵێ توش بیتنە نوعیەتی نەخۆشیەکەی نوعیەتی تێکچوونی زمانەکەی حەسەب هەیە چاکردنەوە باشترە هەیە گۆڕین باشترە حەسەب یعنی هەمووی ناتانی تهدیدیکەی مەسەلەن ئێستا زمانەی سەمامی ئیکلیلیمان هەیە ئەوانە ئەو سەمامی ئیکلیلیە مەسەلەن هەمووی هەردووشی لۆی دەبیتن حەسەب عمرەکە و حەسەب ئەوەکان زۆر چاکە کاک دکتۆر
ئایا هەموو ئازارێکی سینگ مانای ئەوە ئەگەێنێت کە ئەم کەسە نەخۆشی دڵی هەیە یا ئەو نیشانانەی کە دەری ئەخەن پێویستە ئەم نەخۆشە سەردانی پزیشکی پسپۆڕ بکات لە بەرەوەی ئەگەری هەیە تووشی نەخۆشی دڵ بوو بێت چییە؟ شەر نییە نانەخۆ زۆربەی زۆری ئەو سینکێشانە مەسەن زۆربەی زۆری تەشەنوجاتە باشە ئەوە نییە مەسەن عیلاقی بەدڵیوە نییە بەس ئەتوو ژانی دڵی عادەتەن هەر کەسە کە سینجی بێشی مەفروزە بەڕێی من مەفروزە مەسەن تاکید کاتەوە کە دڵیان دڵ نییە باشترە تاکید کاتەوە چونکە ئەگەر بێت و لەو تاکیدکردنەوە سەتا یەک دەربچی کە دڵە زۆرە ئەوە ژیانەکەی ڕزگار دەکەی مەسەن ڕاست بەس ئەوی هەر کەسێک سینجی بێشی بەڕێی من تاکید کاتەوە باشترە لە خۆی ینی هەندە فحوساتی مەسەن دەکەی تەختیتە ئیکۆیە هەندێک ئینزیماتی دڵیان مفراسی دڵە ئەشیای ملەوەنی دڵە ئەوانە دەتاین تاکیدکەینە بزانین ئایا دڵیان دڵ نییە ئەی نیشانەکان بە ئام چین نیشانەکان بە ئام تەنگە نەفەسیە لە کاتی ڕۆیشتن بە تایبەتی لە کاتی جوهدەچی زۆر مەسەن قالدرمە کاتی مەسەن قالدرمەی دەکەوی ئەوە زۆر مەسەن ئەوە چی زۆرە مەسەن یان نەخۆش مەسەن چەند مەسافەک دەڕوا مەسەن لەوانەیە چارێکێک 20 دقە دەڕوا مەسەن سینجی دێشی دادەنیشی سینگێشە و تەنگە نەفەسی ئەو دوشتە زۆر یان دڵە کوتە مەسەن زۆر بە دڵ کوتەش بە دیار دەکەوی زۆر جار مەسەن ئیدی ئەو حاڵەتانە زیاتر مەسەن بەرەو نەخۆشی دڵ دەڕوا زۆر چاکە کاک دکتۆر کوونبوونی دڵ تەنها لە مناڵان هەیە یا لە گەورانیش و چارەسەرەکەی تەنها نەشتەرگەریە خۆی کوونبوونی دڵ زۆربەی زۆری ئەوەیە نەخۆشی زگماکە یعنی ئەو منداڵەکە دەبی هەیتی بەس ئای ئاڕازەکەی لە منداڵی بە دیار دەکەوی یان لە گەورەی بە دیار دەکەوی ئەوە پرسیارەکە ئەوەیە بخۆی مەسەن ئەو مەسەن ئەو کونەی کە لەو دڵی ئەو نەخۆشەی هەیە مەسەن لە مابینی سکۆڵەکانە یان لە مابینی گوێسکۆڵەکانە مەسەن دەور دەبینی ئەگە لە مابینی سکۆڵەکانی ئاتەن زوولەی بە دیار دەکەوی مەسەن ناگاتە ساڵێکی منداڵەکە مەسەن دەبینی مەزنی وزنی زیاد ناکە یا منداڵەکە دەبینی مەسەن سوز و سینجی ئیلتیاب دەکا یا منداڵەکە مەسەن تەنگە نەفەسە یا دڵە کوتەی زۆرە ئەوە مەسەن ئەو حاڵەتانە ئەگەر زیاتر لە مابینی مەسەن ینی کونەکە زیاتر لە مابینی گوێچکەڵەکان بی ئەوە زۆر جار ئەوە نابی مەسەن ئەویش ئەگەمە لەوانەیە سەمامی لەگەڵ دابی یان لەوانەیە سەمامی لەگەڵ دانەبی مەسەن ئەگەر ئاتەن مەسەن هەر کونەکبی لە مابین گوێچکەڵەکانی سەمامش لەگەڵ دانەبی عادەتەن یان ئەوەتێ بە ئیکۆیەکی ئەتیادی مەسەن داکوبابی ئیکۆی لۆ دەکەن بە دیار دەکەوی یان ئەوەتێ بە دیار ناکەوی لەوانەیە جار بێت تا عمرێکی گەورە من 6 ساڵیشم ئەمەلیات کردی کونی دڵی هەبووە هەتا 6 ساڵی و 2 ساڵیشم کردی کونی دڵی ئەمەلیاتە بوو یعنی نفسی کون لە 2 ساڵی و 6 ساڵی کردیت هەر نفسی شت زۆر چاکە کاک دکتۆر زۆر جار گوێمان لە پەکەوتنی دڵ ئەبێت پەکەوتنی دڵ یعنی چی و ئایا نەشتەرگەری ئەتوانێت دڵێکی ماندوو زیندوو بکاتەوە پەکەوتنی دڵ بەخۆی نەخۆشی نییە پەکەوتنی دڵ ئاڕازەکە لە بۆ مەجموعە نەخۆشیەکی باشە بەڵێ ئەوەش یان ئەوە تێ خەرەلەکە لەوانەیە یعنی عمر مەسەن دەور دەبینی مەسەن ئایا پەکەوتنەکە مەسەن ئەو فحسانەی کە لۆی دەکەی مەسەن یەکەم زار ئیکۆی لۆ دەکەی بە ئیکۆی ئاتەم پەکەوتنی دڵ بە ئیکۆی بە دیار دەکەی نقطەی یەکەم باش ئیکۆیکێکی ئیکۆ لۆ کرێت تەماشا کرد پەکەوتنی دڵی هەیە ئەو نەخۆشە ئەو چە وەختی مەسەن فحسیت کەی لۆ دەکەی مەسەن قەستەڕەی لۆی دەکەی مەسەن شتی لۆ دەکەی ئایا ئەو پەکەوتنە مەسەن تەماشا دەکەی مەسەن سەمامەی دڵی لەگەڵایە سەبەبەکەی سەمامەی دڵە یان ئەگە قەستەڕە لۆ کرد مەسەن تەماشا دەکەی سەبەبەکەی ئایا دەمارەکانی دڵی گیرایە مەسەن یان ئەوە تێ جاروێ ڤایرۆس مەسەن ماسوولکەکانی دڵی ئیلتیهاب دەکا ماسوولکانی دڵی ئیلتیهاب دەکات دڵی گەورە دەبی لەگەڵ حەزمی دڵی گەورە دەبی لەگەڵ دڵی لە پەک دەکەوی ینی دەبتە عاجز قەلب ئەو حالەتانە ئاتە نەشتەرگەری دڵ لۆی نابیتن زەحمەتە ئەگەر مەسەن ڤایرۆس لێیدا مەسەن یان مەسەن هەر نەخۆشیەک لێیدا کە ئەو نەخۆشیەکە مەسەن عەزەڵەی دڵ مەسەن دەستە ناو عەزەڵەی دڵی پێ ئیلتیهاب دەکا ئەوە غیری وەی مەسەن زۆربەی زۆری ئەو کاینت کە مەسەن لۆی دەبی ئەمەلیات لۆی دەبی نەشتەرگەری و زۆر جاریشێ ئەمەلیاتەکە مەسەن نەشتەرگەریەکە ئیستیفادەی باش دەکا دڵی مەسەن باش دەبیتەوە بەس خۆی ئەوانەی کە هارت فەیلە ینی ئەوانەی کە دڵیان زەعیفە نەشتەرگەریان لۆ دەکەی خۆی هەتەفە دوو هەدەف تێت و لۆ نەشتەرگەریەکەی کە لۆی دەکەی ئەو دوو نقطەی زۆر میمە یەکەم دڵی لەوانەیە باشتر بی پاش نەشتەرگەریەکەی دووەم دڵی لەوانەیە باشتر بۆ چ خۆی ببینێتەوە بەس زۆر جار ئەگەر نەشتەرگەریەکی لۆ نەکەی دڵی خراپتر دەبی ینی ئەتو جارە ئەتو بەس نەشتەرگەریەکی لۆ دەکەی هەتا دڵی عەلەقەلە لە جێی خۆی ببینێتەوە خراپتر نەبی جوان ئەو نقطەی زۆر میمە زۆر چاکە کاک دکتۆر زۆر جار پرسیارێک هەیە کە خەڵک ئەترسێنێت
ئەڵەن لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری دڵ ئەوەستێنرێ باشە ئەگەر دڵ بوەستێنرێت چۆن نەخۆشەکە بە زیندوی ئەهێڵرێتەوە خۆی جیهاز هەیە ئەو جیهازە لە هەموو دنیاە بەکاردێ یعنی شتێکی عالەمیە جیهازی دڵ و سینجی دەست کرد باش ئەو نەخۆشە مەسەرەن ئۆکسزیینی لەو جیهازەی وەردەگری خینەکەش بەو جیهازەی دادەڕوە دەستە و ناودسمی ینی دەوەران دەکات ئێستا مەسەرەن دوور دڵ خینی دەوەران پێ دەکاتن مەسەرەن سووری خوێن دەجوولێنێت وانە ئەتو ئەو جیهاز عینە سووری خوێن دەجوولێنێت وەکە ئەنەما دڵە ئیش دەکات هیچ مشکلی بەخوێنەوە ئەنێت بەڵێ سووری خوێن دەجوولێنێت لە هەموو دسمی ئینسان ئەوە هەتاوەکو نەشتەرگەریەکە ئەنجامەدرێ ئەوە بۆ نەخۆش شەرتیش نییە مەسەن زۆر نەشتەرگەری هەیە ئەم بێ ئەو جیهازە دەکەین دڵی ئیش دەکا و یاتیادی و هیچ مشکلەشمان نییە و هەشتەرگەرکی ئەنجام دەدەین و ئەو جیهازش بەکار ناینی زۆر چاکە کار دکتۆر کاتی ئەنجامدانی نەشتەرگەری دڵ چەنێک ئەخایەنێت وەڵا حەسەب نەشتەرگەری هەیە مەسەرەن بە 2 ساعت تاوامان کردی هەیە بە ساعت و نیوەچ هەیە بە 3 ساعتی هەیە بە 4 هەیە بە 5 هەیە بە 6 دیار نییە قورس نییە بۆ ستاف و بۆ پزیشکە ئەو ماوە زۆر لە ناو نەشتەرگەریەکە بمێنەوە بەخۆی قورسە بەس ئەتوکە ئەو ئیشەی دەکەی مەسەن چەند ساڵە لێ ڕادەیات یادیە چکۆ ڕۆژێک و 2 ڕۆژ نیە تۆیش هەموو ڕۆژێ ویشی دەکەی لێ ڕادەی کاک دکتۆر گەر باسی خوێنهێنەرەکانی قاچ و سینگ بکەین کاتێک لە قاچەوە خوێنهێنەرێک ئەبرێت بۆ دڵ ئایا هیچ کێشەیەک بۆ قاچەکە دروست ناکە خۆی مەسەلەکێ دەڵێ هەمووی فی سەبیلی دڵ ئەتو ئەگە دڵەکەت لە دەستدا دڵەکەت مشکلە گەوری دروست بوو قاچ لۆ چییە خۆ بە دڵی دەمری بەس بە قاچی نامری ڕاست وانە ئێستا لە هەر نەخۆشیش پرسە دەڵێ ئەتو بمری باشتیان قاچەکە لەکەینەوە نەخۆش سواب بداتەوە قاچێکی لەکە ئەوە یەک دوو بەنسبەت پرسیارەکەی تو ئەو خوێنەرێک کە وەردەگرین ئەمە لە سەتا زیاتر زۆربەی زۆری نەخۆشەکان هیچ مشکلە دروست نابی یەک جار مەسەرەن سەتا هەتا 120 نەخۆشەکان مشکلێک دروست دەبی ئەویش قاچیان ئەستور دەبی ناو بەناو قاچیان ئەستور دەبی ئەویش لەگە سەرما و گەرمایە زۆر تاسیر دەکەیان نەخۆش زۆر بە پێیان ڕادەوەستی ئەو شتەش خەتەریاتی لەسەر نەخۆشی نییە مەسەن ئەمە لە تۆپ دوو مستەڵەحمانەیە ئەو دوو مستەڵەح خەڵک بە زەحمەت لێکیان جواز دەکاتەوە یەکیان خەتەریات یەکیان ئیزعاجکردن ئێستا هەندە شتێن نەخۆشی زۆر ئیزعاج دەکات نەخۆشکە زۆر پێ ئیزعاج دەبی زۆر پێم شەوش دەبی هەندە شتێ خەتەریات دروست دەکات زۆر خەتەر لەسەر ژیانی نەخۆشەکەی مەسەڵەن بڵێ لە سەپەی نەخۆشەکەی ئەو شتەی ئەمە دەکەین لە سەپەی نەخۆشەکەی خەتەریاتی نییە بالضبط تەنها ئیزعاجکردنەکەیە ئەو بەش نەخۆشەکە دەتوانین لەگەلی دەژی عادەتەن ئەم ئاتەن ئەوەی کە وەردەگرین دۆپلەری لۆ دەکەین ئەو نەخۆشانی زۆربەی زۆری ئەو نەخۆشانە مەسەن کە وەردەگرین دەوی دۆپلەری هەبیتن دۆپلەری قاچی لۆ دەکەین لەو نەخۆشانی کە دەمارەکەی لێ وەردەگرین و زۆر جاری شێ دەماری لە قاچی وەرناگرینەوە بەس لە سینگ و لە دەستی وەردەگرین عادەتەن زۆر نەخۆشەی لە وەرناگرین بەس لە دەستی وەردەگرین لەگەل لە سینجی دوو دەمار هەیە وەردەگرین دایدەنین مەسەن زۆر نەخۆش سەرگەریمان کردی بەبێ ئەوەی دەماری لە قاچی وەربگرین زۆر چاکە کاک دکتۆر جیهان بەرە و ئەنجامدانی نەشتەرگەری دڵ بەبێکردنەوەی سینگ ئەڕوات ئایا ئێمە لە کوردستان گەیشتوینەتە ئەو ئاستی کە بتوانین بە کونێکی بچووک نەشتەرگەری بۆ دڵ ئەنجام دێن و بەبێ ئەوەی سینگی نەخۆشەکە بکەینەوە مڵای بەخۆشحاڵیەوە یان ئێستا بڵێم هەولێر مەسەن ئێستا هەولێر منبعی ئەو ئیشەیە لە هەموو عێراق لە هەموو عێراق خەڵک ڕووی لە هەولێری کردیە مەجموعە جەڕاحەکەیە ئەوها بەو طریقەی ئیش دەکەن کە پێی دەڵێن مینیمەلی ئینڤیزیڤ خۆی ئەویش هەر فەتح سەدرە باشە بەس فەتح سەدری جانبیە بەبی فەتح سەدر نییە کە خەناو خەڵکی پێی دەڵێن نازوور و ئامەکەیە پێی دەڵێن نازوور بەس بخۆینە نازوورە ئەوەشە فەتح سەدرە بەس فەتح سەدرەکە لە جانبیە لە تەنیشتە خۆی فەرقەکەی چی ئەتوو هێزکەکەی ناشچێنی مشاری بەکار ناینی لێرە لە مابینی پەراسوەکان دەچێژۆرێ مابینی پەراسوەکان دەیکەیەوە دەچێژوری دەگەیە دڵی عینەن لێرە لە پێشەوە مەسەرەن هێزکەکەی دەشچێنی دەیکەی و دەچێ ناو ئەو جەی کە دەتەوێت مەسەرەن ئەو تارگێتی خۆت بە خۆشحاڵی لێکوان لە هەولێری ئێستا نەشتەرگەریی زۆر ڕۆژانە ئەنجام دەدرێت بەو طریقەیە کە 6 سانتیمە لە تەنیشتەی دەکەینەوە چ لەو دەمارەکانی دڵ چلو زمانەی دڵیانی لۆ سەمامی و لۆ بەسەرەن دڵکوونیشتاینەن ناهێماشێ و بەکاردێتن ئەو طریقەیە کە باسی دەکەی تقریبا لە زۆربەی زۆری نەخۆشەکان دەبی یعنی 180 نەخۆشەکان لۆیان دەبی
بەس لۆ 120 نابی تقریبا مەسەن لە 100 نەخۆشی مەسەن دەبی بەس خەتەریاتی زیاترە مەسەن لە هەموو نەخۆشەش دەبی بەس خەتەریاتی زیاترە بە فەتە سەدر خەتەریاتی کەمترە مەسەن ئەوانی کە دڵیان زەعیفە ئەوانی کە دەمارەکانی زۆر زۆر وردە ئەوانی کە مەسەن دەمار و سەمان پێکەوەیە ئەوە لەویان نابی ئەوانی کە وەزنیان زۆر زۆرە 120 کیلۆ 140 کیلۆ ئەوە زۆر زەحمەتە مەسەن دەبی بەس خەتەریاتی زۆر زۆرە فەتە سەدرەکە خەتەریاتی کەمترە لۆ ئەو نوانەی کە تازە باسمان کرد ئەو تەصنیفانە یعنی مەجموعەکەیە یعنی تقریبا ئەوانە زۆربەی زۆری لۆی دەبی ئەو مینیمالی ئینڤیزیڤە بەس لۆ هەمووی هەنابی یعنی هەمووی هەندێک نەخۆشەیە ئەی دەبی ئیلە بە فەتە سەدربی. زۆر چاکە کاک دکتۆر دەنگۆی هاتنی ڕۆبۆت هەیە بۆ ناو ژوورەکانی نەشتەرگەری ئێوە تەسەوڕەکەن ڕۆژێک لە ڕۆژان ڕۆبۆتێک بتوانێت جێگەی دەستی پزیشکێک بگرێتەوە؟ ڕۆبۆت ئێستا شەیە لە هەموو دنیای بەکاردێ بەس مۆزۆی ڕۆبۆتی جێی دەستی پزیشک ناگرێتەوە خۆی هەر پزیشکەکەیە ئیش پێ دەکا خۆی ئەوی ڕۆبۆت دەبی لەسەر ڕۆبۆتی ئیش بکە هەر پزیشکەکەیە مەسەنەن دەبی تەدریب بکە لەسەر ئەو ڕۆبۆتەی هەر دەستی پزیشکەکەی دەزولێتن ڕۆبۆتەکە پزیشکەکەیە بەس دەستی خۆی نییە کە دەستە ناوسینجی دەستی ڕۆبۆتەکەیە بەس وەکو دەست هەر پزیشکەکەیە و احتیمالشی ڕۆبۆت بێتە هەولێری ئازۆر تیادێشتەچی یعنی پێویستی بە پزیشکێکەیە تەحەکومی پێوە بکات. بەڵێ ئەکید و خیبرەشی هەبی نەک تەحەکومی پێ بکە دەبی پسپۆری ئەو شتەیبی نەکەر پزیشکە ئەکید تەوان زۆر چاکە پێشتری زۆری ئیش کردی بخیبرەی باشێبی ئەوچە تانی ڕۆبۆتی بەکاربیینی بەڵێ تاوە زۆر چاکە کاک دکتۆر تەمەن هیچ ڕێگری ئەکات لە ئەنجامدانی نەشتەرگەری دڵ زیادی کەمەنی یا تەمەنێکی کەم ئەمن گەورەترین نەخۆشە تا ئێستا کردم 87 ساڵە 87 ساڵم ئەمەلیات کردیە ئاخیر نەخۆشکە کردبووم و هەشتاش زۆر دەکەین مەسەن من دوونێ پێری نەخۆشمە بە 80 ساڵ 78 ساڵ 82 ساڵ کردیتم ناتەمە ڕێگر نییە نەخۆشەکە خۆی مەسەرەن هەندێک نەخۆشەیە مەسەرەن دەبینی نەشتەرگەری دڵ ئیسیفادە ناکاتن ئەوانەی کە دڵیان زۆر زەعیفە ئەوانەی کە عەزەڵەی دڵیان مەسەرەن دەبینی فحسەکەی زۆر جار دەکەین پێش عەمەلیات پێ ڕەنین و نەخۆشەکەی دەکەین بزانین عەزەڵەی دڵی تا چ حەدێک ئیش دەکا بزانین عەزەڵەی دڵی ئیسیفادە لەو عەمەلیاتەی ناکا لەسەر عیلاجی دادەنین نایکەین مەسەرەن چونکە تو ئیسیفادە نەکا لۆ بیکەی وەکو تەمەن نەخۆشەکە مەسەرەن یەکەم بتانی بە پەیام بڕوە مەسەرەن تو نەخۆشەکە لۆ دێ مەسەرەن عمری 80 ساڵە نەخۆشەکە دەڵێ دکتۆر وەڵی بەس دەستە ئەیبێ دەستە توالیتی و دێتەوە ناستە دەری نییە هەلو تشتری لەو نەخۆشەی دەکەی عیلاجی دەدەی و تاو بەس نەخۆشێک مەسەن دەتانی دەستە دەری و دەستە فڕنی دەستە مزگەفتێ مەسەرەن هاتووی دەرێ دەکا ئەوە حەق خۆیتی تەوە مەسەر با عمری 85 ساڵی بەس مادەم لەسەر تاقەتی خۆی بی بتانی بستە دەری و حەزی لێیە مەسەرەن تا حەق خۆیتی. زۆر چاکە کاک دکتۆر ئێوە لە میهرەبانی چ پرۆژەیەکی نوێیە هەواڵێکی خۆشتان پێەیە بۆ کردنەوەی بەشی دڵ لە نەخۆشخانەکەیە؟ وەڵی ئەلحەمدولیلا وەشکورەوە کاک دکتۆر لێر ینی تقریبا لە مێژەوە تقریبا 6 مانگە خەریکە لە بۆ کردنەوەی ئەو بەشە و ئەلحەمدولیلا وەشکور ئەو کردنەوەی قەستەرە زۆری ما ئینشاءڵڵا یعنی لەو زوانە نەخۆشخانەی میهرەبانی دەتوانی نەخۆش وەگری لە بۆ قەستەرە و ئینشاءڵڵا نەشتەرگەری دڵیش لەو زوانە ئەویش هەر کاک دکتۆر مستڕە لەسەر کە بیکەینەوە و حەزیشمان لێ بیکەینەوە لۆ زیاتر خزمەتکردنی نەخۆشەکانمان و ئینشاءڵڵا لەو زوانە خەبەری خۆش دەدەینە خەڵک. زۆر چاکە کاک دکتۆر ئێوە لە میهرەبانی ئەتوانن هاوکێشەی کوالەتی بەرز و نرخی گونجاو ڕابگرن بە هاوسەنگی لەبەرەوەی تێچووی نەشتەرگەری دڵ لە سەرتاسەری جیهانە تێچوویەکی بەرزە چیتان هەیە بۆ ئەو خەڵکانەی کە لەوانەیە توانای ئەوەیان نەبێت کە نەشتەرگەریەک بە و تێچووە بەرزە بکەن لە میهرەبانی هەڵوەت؟ خۆی مۆزوعی تێچووی نەشتەرگەری دڵ لە هەموو دنیا زۆر مکلیفە زۆر بەرزەفانن یعنی حتا لێرکانش لە هەولێرش مەسەرەن مەسروفی مەوادەکانی گرانە ئەو مەوادانی کە بەکاردێ مەسەرەن هەر نەخۆشەک ینی بەس مەوادەکانی بەکاردێ مەسەن مەواد هەیە مەسەر مام ناوەندی هەیە زۆر خراپە هەیە کوالیتی بەرزە مەسەن حەسەب ئەو مەوادانی کە مام ناوەندی ئەو دەڵێن بەکاردێتن مەسەرەن هەر نەشتەرگەریەک مەسەن لەوانەیە بەلایەنی کەم ملیۆنەکە تا ملیۆنی وەک بەس سەرفکردنی بەس مەوادەکەیوی کە ئەو مادی کە شەریکە لۆ دەینی ملیۆنی وەک بەس مەوادەکەی کە شەریکە لۆ دەینی
ئەو بێزگە لەسەوەی مەسەرەن مەسروفی خەستەخانە و ساڵی عملیات و ئۆکسسیژینە و مەسەرەن دەستی کار مەسەرەن دکتۆرەکە و دەساقی خۆی مەسەرەن دکتۆری بەنزیە و دکتۆری مساعیدە و ئەو ستافە و عینایە مڕەکەزەیە مەسەرەن شەوەک دەیەوێ و مەسەرەن ئەوە هەمووی مەسروفاتە بەس ئینشاءڵڵا ئێمە وەکو نەشتە خوشانی میهرەبانی پلانمان هەیە ئینشاءڵڵا خوای گەورە هەمولایەکی موفق دەکا بتوانین ینی ئەو نەشتەرگاریانی کە ینی کە زۆر مەسەن وەکو نەشتەرگەری دڵ کە مەسروفی زۆرە ئینشاءڵڵا بتوانین بە مەسروفەکی کەم بیکەین پارەی کەم بە کوالیتێکی باشیش ئەوە هەدەفی مێ زۆر چاک بەتەمای خۆی ئینشاءڵڵا زۆر باش دەبیتن زۆر چاکە ئینشاءڵڵا کاک دکتۆر باسی یەکێک لە نەخۆشەکانی خۆتان کرد کە نەشتەرگەری دڵتان بۆ ئەنجام داوە بەڵام ڤیدیۆی بۆ ناردوون کە ڕاضی کردو و وەرزشی کردووە ئایا نەشتەرگەری دڵ ڕێگری ئەکات لەوەی کە بە شێوەیەکی گشتی ژیانی ئەم کەسە ژیانێکی نائاسایی بەیە بە پێچەوانەوە وەکو ئەو نمونەی هێناتانەوە چ لە ڕووی ڕاهێنان و وەرزشکردنەوە چ لە ڕووی هاوسەرگیریەوە ژیانێکی ئاسایی ئەداتەوە بە نەخۆشەکە خۆی حەسە مەسەن ئەتو پێش ئەمەلیاتی ئەو نەخۆشە چۆن بووە باش ئەتو مەسەن نەخۆشەک 80 ساڵە 85 ساڵ ئەمەلیات لەوە دەکەی پاش ئەمەلیاتی ناتانی غاردە ئەکیت وەنیە زەحمەتە ئەوە جا پێش ئەمەلیات توانیوێتی مەسەلەن بزەوت پێش ئەمەلیاتی نەیتانی مەسەن ئەوە دێ بەسەر سەبر لە خۆی دەڕۆ ئیش خۆی دەکا خۆی نەشتەرگەری دڵ ئەتو مەسەن و چی پێم گوتی مەسەن نەشتەرگەری دڵ ئەتو دوو هەدەفتەیە نەخۆشەکە باشتر بی نەخۆشەکە خراپتر نەبی مەجموعەکەی مەسەن خراپتر نابن خەتەریاتی لەسەر ژیانیان نامینی خەتەریاتی زەڵتەی و مەجموعە شێ مەسەن زۆر باش دەبن ژیانێکی ئاسایی خۆیان دەژین و ئەوانیش مەسەن بەجێری عمری خۆیان ژیانی ئاسایی خۆیان دەژین ئەوانی کە باس دەکەم بەجێ ئەو عمری کە خۆیان تێیاندانە ژیانی ئاسایی دەژین و ئەوەی کە نەشتەرگەری دڵ دەکا ژیانێکی زۆر ئاسایی دەژی پاش نەشتەرگەری دڵ ینی هەموو ژیانێکی مەسەن ئیش و کارەکانی خۆی دەدرێ ژیانی هاوسەرگیری خۆی ڕاضە دەتوانی پیاسەی خۆی ژیانی خۆی بە کاملی دەتانی بیکاتن سەفەرکردن مەسەن نەخۆشم ئەمەلیات کردی پاشی هەفتەچی مەسەن بە تاری چوتۆ بەسڕای مەسەن ئەو شتی مەسەنەت و ژیانی ئاساییەوە وەنیە دەتانی ژیانی ئاسایی خۆی دەتوانی بژی لە هەموو ڕۆیەکەوە مەسەن زۆر چاکە کاک دکتۆر شوێنی ئەو برینەی کە لە سینگی نەخۆشەکە ئەمێنێتەوە دوای ئەنجامدانی نەشتەرگەری زۆر جار نەخۆشەکان بێتاقەت ئەکات بە تایبەتی خانمان هیچ تەکنیکێکی جوانکاری هەیە کە بتوانێت ئەم شوێن برینە هەڵگرێت و نەمێنێت ئەو پرسیارە مەسەن زیاتر دەبیت تۆری تەزمیل جوابداتەوە ئەو پرسیارێکە بزەبت ینی نەسی پرسیارەکەی ئەوە یەک دوو بەنسبەت شوێنی برینەکەی لە نەخۆش دەگۆڕێ لە بەرەوەی جۆری پیستەکەی دەبردەبینی جۆری پیستێ مەسەن بە 2 ساڵیش ناڕۆ بە 3 ساڵیش جۆری پیستێ مەسەن بە 6 مانچی ئەسەری نامینی هیچ و ئەوانی کە ئەسەریشان دەبینێ دکتۆری تەزمیلی ئەوان زیاتر مەسەن دەتانن مەسەن تەعاملیان لەگەڵ بکەم زانە عیلاجە مەسەن لێزەرە دەرمانە تیان دەرێ مەسەن نەشتەرگەریە هەرچی بەت ئەوان دەتان چارەسەری بکەن زۆر چاکە کاک دکتۆر زۆر جار قسەیەک ئەکرێ ئەڵەن کەسێک دڵی بۆ چاک بکرێتەوە لە ڕووی ئەواتفیشەوە گۆڕانی بەسەرایەت ئەم قسە تا چەند بنەمایەکی زانستی هەیە نییە عیلاقەی نییە باشە نایز عیلاقەی نەناوەڵە هیچ بنەمایەکی زانستی نییە نانە عیلاقەی نەنا بەس دڵگۆڕین ئەوە فەرقی هەیە بەس نەشتەرگەری دڵ نە دڵگۆڕین فەرقی هەیە دڵگۆڕین بەڵێ باشە جیاوازی چیە لە نێوان دڵی ئافرەت و دڵی پیاو جیاوازیی کەمی هەیە زۆر نییە باشە ئەو مەسەن دڵی ئافرەت بە شێوەیەکی گشتی مەسەن حەسەب هەتا دڵی پیاویش حەسەب بونیەی ئەو مەسەن هەیکەلی ئەو مەسەن ئەو نەخۆشە هەیکەلی مەسەن ئەو ئافرەتە ئەو پیاوە دەگۆڕێ بەس بەعام مەسەن بەجێری هەیکەل کە حیساب کە نسبە و تەناسوب مەسەن دڵی ئافرەت تۆزە گچکەترە حەزمی گچکەترە و ئاتەن تۆزێک زیاتریش لێ دەدا ئالە پیاوی هادیترە ئافرەتی بڕک مەسەن دڵی حتا لە کاتی مەسەن لە کاتی هەر خەبەرە کوشتیوە زیاتر مەسەن ئیستیجابی زیاترە لە ئیش پیاوی و نوعیەتی ماسوولکانیشی بڕک مەسەن فاینترە ماسوولکەکانی ئەوەترە ئەو جیاوازیانە هەیە بەعامیانی باشە کاک دکتۆر خواردنی چۆری و گۆشت دوای نەشتەرگەری بە یەکجاری قەدەغە ئەکرێت لە نەخۆش خۆی دوای نەشتەرگەری مەسەن ئەتووە نەخۆش ئایا سوکەری هەیە سوکەری نییە
ئایا مەسەلەن ئەو نەخۆشە بخۆی مەسەلەن هەیە خواردنی کەم هەیە خواردنی زۆرە هەیە زۆر حەزی لە خواردنی مەسەلەن چەورە بە شێوەیەکی گشتی ئەمە باز دەکەین چەوری و شیرینی پاش نەشتەرگەری ئەمە مەنع دەکەین نهائیەن بە تەواوەتی هەر جۆرەکانی چەوری هەر جۆرەکانی شیرینی هەمووی زائیدەن گۆشت بە کوڵاوی گۆشت بە سۆرکراوەیی ئەوەش مەنع دەکەین بە کاملی ئەو دوو سێشتە زۆر زۆر لۆکنەمە خەتەرە مەسەلەن سەوزە و میوە بەعام زۆر باشە چەرەزات هەموو نەوعیت چەرەزات زۆر باشە هێلکەی کوڵاو باشە گۆشتی تەیر گۆشتی ماسی گۆشتی سۆر دەتوانی هەفتەی ڕۆژێک دوو ڕۆژ دەتوانی بیخوا بەس برژاو لە حەم شەوی بە برژاو دەتوانی بیخواتن بەڵێ بەعام ئەلبان وەکو شیر و پنیر و ئەوانە دەتوانی قەلیلی دەسم بخوا ئەوانش دەتوانی چەوری کەم بێت ئەبێت بەڵێ بەڵێ قەلیلی دەسم بیا چەوری کەم بیچکە شیر هەیە چەوری زۆر زۆرە دروستە کاک دکتۆر ممکنە نەخۆشێک زیاتر لە جارێک نەشتەرگەری دڵی بۆ ئەنجام بدرێ بەڵێ ئاهەیە 2003 ئەنجام دەدرێ ئەو حاڵەتانە هەیە پێویستی پێیتی ئەنجام دەدرێت بەس خەتەریاتی بڕێک زیاترە مەسەلەن ئەتۆگە خەتەریاتی وی 105 بی 105 زیاتر خەتەریاتی ئەوانی کە دووەم جار نەشتەرگەری ئەنجام دەدرێت بەس کردیتمانە حاڵەتانەمان هەبووە زۆرمان کردیە مەسەلەن ئەتیادیە زۆر چاکە کاک دکتۆر جوانترین ساتێک لە پیشەکەتاندا چ ساتێک بووە ئایا ئەو کاتێک کە دڵێک زیندوو ئەبێتەوە و دەست بەلێدان ئەکاتەوە نەخۆشێک ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە بە تەندروستیەکی باش چ حاڵەتێک هەبووە کە هەمیشە لە یادگەتانە ماوەتەوە حاڵتێکی سەرنجڕاکێش بووە پێم خۆش ئەگەر بۆمان باس بکەن تەمەەن خۆشترین ئەو کاتەیە کە ئەتوو مەسەن ناو نەشتەرگەری مەسەلەن دڵ دەست بەلێدان دەکاتەوە ئەوە زۆر زۆر میمە لەو کاتانی کە نەخۆش بە سەلامەتی دەستا ئینایی لە ئینایش بە سەلامەتی دەستا قاوشی لەوێش دەستەوە ماڵێ ئەوە کاتەی خۆشە ئەو کاتانە مەسەن تو وەصف ناکرێت کە مەسەن وەکو نەشتەرگەر ئەمن مەسەن کە نەخۆش ئەگە ئەوها دەستەوە ماڵیان ئەگە عەکسبی چەند تەسیر مەسەن لێ دەکات زۆر زۆر مەسەن تەسیر لێ دەکات چەند دڵت پێ خۆش دەبی ئەویت کە مەسەن چەند دڵت پێ ناخۆش دەبی کە هەتا مدەتەجی زۆر مەسەن ئەتو هەر لەسەر ئەو شتێک کە لەبیرت نامینێ ئەو لەبیرت دەمینی ینی ئەو مۆزوع تا لەبیر دەمینێ لەبیر ناکەی ینی زۆر زۆر مەسەن بچ پێم گوتن لە بیدایەت مەسەن ئەو ئیشە دەبی زۆرت خۆش بوێ هەتا بتانی بەرگەی بگیری کاک دکتۆر چ کەیسێک هەیە ئەگەر لە خەیاڵتان بێ بۆمان باس بکەن زۆر سەرنجی ڕاکێشا بن وەڵی زۆرە مەسەن 16 ساڵە مەسەن زۆر حاڵەتەوە بەس ئاخر حاڵەتم کە ئیشم کرد باشە پیرێژنێک بۆ عمری 80 ساڵ بوو 80 ساڵ بوو هینیان ئەمەلیاتی کەم ئەمی داخلم کرد سەمامەی دڵی ئیلتیهابی کردبوو بچرابوو 2 هەفتە بووی لێ هاتبوو بۆ حالەتەکی ئەکیوت مەسەن حالەت حوچی حالەت تاڕیئێ بوو هات ئۆکسجینەکەی نسبەیەکەی 175 بوو داخلمان کرد ئاو لە سینجی بوو ئاو شتەکەمان دەرینەوە ئەوانە ئیدی ئەوماندایە دەرمانی میسکردنمان زۆردایە مەسەن بەس هەر تەنگە نەفەس بوو و عمریشی زۆر گچکە بوو وەزنیشی زۆر کەم بوو 47 کیلۆ بوو ینی ئەو وەزنەکەمە ئەوەیە زۆر خەتەرە لەوە نەشتەرگەری دڵ وەزن مهمە مەسەن ئێستا زۆر کەس دەری قەڵەوی بەس زەئیفیش زۆر خەتەرتر لە قەڵەویەکە هێشتا خەتەرتر ئەوی زۆر وەزنی کەمبی خەتەریاتی زۆرە ماستەناوی عمری مەسەن گەورەبی وەزنیشی کەمبی ئەوە زۆر خەتەرە مەسەن لە بۆ نەشتەرگەری دڵ ڕێک مشکلەیە ئەوە بەڕاستی واسی زۆر خراپ بوو لەگە عایلەکەی مەسەن قسەم کردە من گوتم کاکە وەزی خراپەوە لە عەمەلیاتی لەوانەیە دەرنەچی گوت دکتۆری عینس گوتم وەڵی زەحمەتە گوتم لەوەری وەزی زۆر خراپە و 150 بە 50 دانێ تا 150 زۆر کەمە ئاتەن 195 نۆتی دەین 150 بە 50 بدەی ینی دەرچی دەرناچی ئەو های دیار نییە وەڵا ئالەسەس بەیانێکی ئەمەلیاتیکەین بەس وەزی تێک چوو سەعات چاری ئاسێ بردم ئەمەلیاتی حازرم کرد بخین سبەینەکەی سەعات 8 ئەمەلیاتی کەم ڕۆژی ئەو ڕۆژی کە حازرم کرد بوو وەزی تێک چوو سەعات تا 4 وەڵا سەعات 4 درەنگتریش بوو وابزان 5 بوو دەوروبەری ئەوە وەختی مەغریبی بوو برمە ئەمەلیاتی وەڵا لە ئەمەلیاتی سەمامەکەم لۆ گۆڕی نەخۆشەکە وەزی زۆر خراپ بوو یعنی ئینامان عیناش
دەرمانی زۆر بوو ئەو دەرمانی کە دەیدنی ئەدریجانین و ئەوانە زۆر وەزی خراپ بوو. دانیشتم لای ساعاتێک 2 ساعت دانیشتم، میزی نەمابوو کە میز نامینی ئەوانە مشکلەی لای نایی. چوومەوە هاتمەوە ساعاتێک تەلەفۆنم کرد، گوتیان دکتۆر وەڵی وەزی خراپە، میش هەندێک تعلیماتم دانی، تعلیمات شتم دانی ئەوانە، نانم نەخوارد. ساعات تقریبا 11 بوو. وەڵا دانیشتم ساعاتێک تەلەفۆنیان کرد ئەوان، ئەم هەر چاوەڕێم گوتیان بڵێن نەمایەوە شتانەوە ئەویدی ساعاتێک تەلەفۆنی گوتیان تۆر ئەلحەمدوللا نەخۆشەکە و زەختی باش بوو و میز دەستی پێ کردەوە و وەزئی باشەوە ئەلحەمدوللا. وەڵا دەوروبەری ساعات 4 و سۆندەکەشمان لابرد ئەلحەمدوللا وەزئی باش بوو. ئەوە ئاخر نەخۆش بوو کە ئەوە ینی ئەو حاڵەتانەوە لە بێ هیواییەوە تقریبا ینی کە پێش ئەمەلیاتی 150 بوو کە لە ئەمەلیاتی دەرچوو هیچ نەما 150 نەما زۆر بێ هیوای. هەلەکە ئایلەکە قسەم کرد گوتم لەوانەیە 2-3 ساعت کە بژیوەر ئەوەندەیە لەسەر تەنەفوس نایوانە، بەس ئەلحەمدوللا دوای زۆر باش بوو لە خوای بەزیاد بی و مازی خوای بوو. جا ئێستا کاک دکتۆر زۆر دڵتان پێخۆش بووە؟ ئەرێ وەڵا ئاوچی دەیبینەوە قەناعەت ناکەم ئەم جارێکە مایە. ئارێ وەڵا یەکسەر مەسەرەن مودت دەگۆڕێ، یەکسەر مەسەرەن تەبیعەت لە خواردنێ دەبیتەوە مودت دەگۆڕێ، شتەکان هەمووی دەگۆڕێ بە کاملی. ڕاست وایە شتەکە قورسە بەس ئەو دەبی مەسەن ئەوەی بکەی. ماندوو نەبن سەرکەوتوو بن هەمیشە لە خزمەتی نەخۆش. کاک دکتۆر چ پەیامێکتان هەیە بۆ گەنجان بۆ پاراستنی تەندروستی دڵیان؟ لە برۆی زۆرێک لە گەنجان وا بیرەکەنەوە گەنجان بەڕاستی وابیرەکەنەوە کە نەخۆشی دڵ تەنها بۆ کەسانی بەتەمەنە خەفە لە گەنجان دەخۆین بەڕاستی ئەمە وەکو دکتۆر یعنی مەسەن ئەم زۆر جات دەچین لە مەتعامەکی دادەنیشم لەجێشی دادەنیشم ئەو هەموو نێرگلەی دەشێشن ئەوانە ئەوە تاوان سەبەبی ڕئیسیە لە بۆ جیرانی دەمارەکانی دڵ، سەبەبی ڕئیسیە یعنی زۆر خراپە زۆر ئەو نێرگلێک ئەوها دەچێشن بۆ نەوەی بەس نێرگەلە یاجگەرەش ئاخر مەسەن کە ئەمن دەیبینم مەسەن باسی گەنجانت کرد کە گەنجان دەبینم لە دەرێ مەسەن ئەو دیاردەیە کە زۆر ئێستا نێرگەلەیە توزغارە چێشان هەموو وەختێک نایبینی لە دەستی خەڵکی نێرگلە مەسەن کە دەستی زۆر دەیبینی مەسەن بە سلاری دەڕۆی تەماشای کافتریا شتێکی پڕی گەنج هەموو نێرگلی دەچێشی دەچی لە مەتعامەکی دادەنیشی لە تەنیشتت دەبینی دا کابرا نێرگلی دانای دەچێشی مەسەن زۆر مەتعامەیە هەیتی وەرزش بکەن باشە خواردنی صحی بخۆن دانەنیشن لە ماڵێ ئیش بکەن ئیش بەردەوام ئیش بکەن ینی قەت دانەنیشن ئیش بکەن ئیشکردن زۆر میمە ئیشکردن دوور دەخات و لە هەموو شتێکی مەشغول دەکات مێشکە تاو مەشغول دەکات باتە دنیاشکە حتا بکری ئیش بکەن. زۆر چاکە کاک دکتۆر پێتان وایە داهاتووی ئەم بەشە لە کوردستان زۆر ڕۆشن ئەبێت و ئەبێتە سنتەرێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەنجامدانی نەشتەرگەری دڵ؟ الحەمدلله وەشکر خۆشبەختانە باشە ئێستا هەولێر وەکو شاری هەولێر باس دەکەم یعنی 150 هەموو نەشتەرگاریەکانی دڵ لە شاری هەولێر دەکرێت لە عێراق یعنی ئێستا هەولێر سنتەری نەشتەرگەری دڵە لە هەموو عێراق تقریبا مرکزە و الحەمدلله نەخۆش لە ئیران دێ نەخۆشەی لە تورکیا هاتیە نەخۆشەی لە لیبیای هاتی هەیە لە جەزائیر هاتیە لێرە عملیاتی کردیە مجموعة جراحة لي هولير الحمد لله والشكر يستا بو طريقي كباسم كرت مينيمال انفيسيف اي لجير براسوا كانت تشينا جوري او طريقه شي زور باشا نوي استبيابو اي نخوش مثلا باشي عمليات زود هالدستوا جاني كم ترى ويعني كم ترى اوي دكا ديخي مثلا ها وخوتم لهم نخوش شي ناي بزلو بين خوش كان دبيتن پەیامتان چییە بۆ بینەرانی چارەخانە بۆ ئەوی پێویستیان بە نەشتەرگەری دڵ نەبێت؟ بەڵێ پەیاممان ئەوەیە مەسەن ئەوانی ئەو عواملانەی کە مەسەن تەسیر دەکا مەسەن زۆربەی زۆری ئەمەلیاتەکانی مە نەشتەرگەری دڵ دەمار جیرانە نی هەیە زمانە هەیە کونی دڵ ئەوانە کەمترە زیاتر دەمار جیرانە ئەوانی کە دەمار جیران مەسەن جغارە چێشان ئەوی سوکەریکەی خۆی مەسەن ئاگای لێبی پارێزی بکات دەمان وەخت جوان وەگری زەخت مەسەن ئەوی سەختی هەیە ئەوی قەڵە بە خۆی زەعیف کاتەوە خواردن بەڕاستی خواردن و جغارە زۆر مشکلێکی گەورەیە زائیدەن حرەکەی کەم یعنی ئێستا خەڵک بە ئەم حرەکەی نییە ڕاضەی ناکای ئیش و کارەکان هەمووی دانیشتنە ئەو ئەم وەشگاریان نەمانەی لەو بینەرانی کە دەتوان ئیستفادە لێ بکەن شتەکان بەسیتە
زۆر زەحمەت نییە ڕاست زۆر بەسیتە و بەس دەبی ئینسان ئیرادەی هەبی بتوانی مەسەرەن بەسەریدا زاڵ ببیکە دروستە مۆزوعەکە بەس ئیرادەی هیچکە نییە. زۆر چاکە کاک دکتۆر دووە پێیانتان چیە بۆ ئەو بینەرانەی یا ئەو نەخۆشانەی کە هیوایان لە دەستداوە چ بەڵێنێکیان پێ ئەدەن ئێوە وەکو خۆتان وەکو پزیشکی پسپۆڕ وەکو نەخۆشخانەکەتان بۆ ئەوی بتوان هیوایان بۆ بگەڕێنەوە؟ بەنسبەت ئێمە وەکو پزیشک یەکەم وەکو پزیشکە من تقریبا لە 2003 تەخەڕوزم کردیە تقریبا دەکان نزیک 26 ساڵە 23 ساڵە لەو مدەی 16 ساڵە بەس نەشتەرگەری دڵم ئەم وەکو پزیشک بەعام و دووەمیش وەکو نەشتەرگەری دڵ هیچ کاتێک ئینشاءالله درێغی ناکەین لەوە گەڕانەوەی هیوای لە هەر نەخۆشەک کە ئیسیفادە لە ئیشەکەی مە بکە کە ئیشی بە ئێمە بی یعنی حتا ئەو نەخۆشانی کە مەسەرەن دەتوانین یارمەتیان بدەین لە ناحیە مادیش ئەمە درێغی ناکەین ئینشاءالله بێزگە لەو ناحیە عەلمیەکەی کە ئەمە بتانی یارمەتیان بدەین لە ناحیە مادیش ئەمە تەخسیری ناکەین هەر نەخۆشەک پێویستی بە هەر شتێکی بی لە ناحیە عەلمیەکەی لە ناحیە چارەسەرکردن بە هەموو نەوعی ئەمە یارمەتیان دەین ئینشاءالله بێ هیوایان ناکەین ئینشاءالله ماندوو نەبن لاشتان ساغ بە قەزا و قەدەری خوش لەم شتێکی گەورەترە. ڕاست ماندوو نەبن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ دەرفەتێک کە بە چارەخانەتان بەخشی. زۆر سپاس لۆ ئێوەش زۆر سپاس لۆ ئەو بینەرانەی کە بینەرمان دەبن ئینشاءالله زۆر سپاس لۆ بەشی ڕاگەیاندنی نەخۆشخانەی میهرەبانی زۆر سپاس لۆ نەخۆشخانەی میهرەبانی. بەخێربن دووبارە تەندروست بن.